دەست و پەنجە بچووکەکانی هێزێکی گەورەم بۆ باوکی. نازەکانی منداڵی خۆشی بەسەرەوە داکات. ئەم منداڵە کچی یەکێکە لە بریندارەکانی کەیسی نەقیب محەممەد و هاوکارەکانی کە باوکی بەهۆی پێکرانی بە فیشک لە کاتی ئەرکەکەیدا قاچەکانی لەدەستداوە و هاوژینەکەشی بە ئازاری برینەکەیەوە بەجێی هێشتووە. بە دڵنیاوم ڕووداوە کاریگەری لەسەر تەندروستی خۆمۆگەبینی لەسەر کورسی خاوەن پێداویستی تایبەتم و لە ڕووی خێزانیشەوە بەداخەوە بۆتە هۆی ئەوەی کە خێزانەکەم جێ هێشتوم و لە ئێستادا سکاڵای لەسەر تۆمار کردوم هیچ جیابوونەوە لە کەیسەکەمان و دۆسێکەمان لە دادگایە. ڕاستە ڕووداوێکی ناخۆشە، تووشی زۆر کێشەی تەندروستی و خێزانی و ئەوەی کردومەتەوە، بەڵام بەڕاستی هەموو ڕووداوە ناخۆشەکان ئەگەر ئینسان ئارامی لەسەر بگرێ دیوێکی خۆشی هەیە، دیوێکی ئارامبەخشی هەیە، ئەویش ئەوەیە کە من سەر بەرزم و شانازی ئەەکەم بەوەی کە ئەو هەموو دۆستە باشەی بۆ دروست کردوم. بەپێی راپۆرتی پزیشکی لە کارکەوتنی قاچەکانی ئارام لە سەدا بەڵام هێشتا هیوایەکەیە بەڕاهێنانی پزیشکی جارێکی تر جوڵە و هەستی بۆ بگەڕێتەوە. ئێستا ئارام گەڕاوەتەوە ناو و خێزانی کە تێیدا لەدایک بووە. دایکی و سێ منداڵەکەی ڕۆژانە هاوکاری دەکەن تا وەرزش بە قاچ و دەستەکانی بکات. پاش دەدانیشتن دادگای تاوانەکانی سلێمانی کەیسەکەی بە سزادانی سێدارە بۆ تاوانباری سەرەکی و سزادانی هەتایی بۆ دوو تاوانبارەکەی دیکە دەرکرد. لەگەڵ قەرەبووکردنەوەیان بە بڕی 491 ملیۆن دینار بۆ کۆی بریندارەکان و ئەو کەسانەی بەهۆی ڕووداوەکەوە زیانیان بەرکەوتووە. ئێمە لە ئەو حکومەی کە دراوە بەسەر یوسف و تەحسینە تێبینیمان هەیە بۆ مانایی کە چاوەڕێی زیاترمان دەکرێت پێی ئەو بەڵگانەی کە لە بەردەستدان و لە ناو دۆسیەکەدان، بەڵام دوا بڕیاری دادگایە، بڕیاری دادگا هەم یەکلاکەرەوەیە، هەم جێڕێزە، هەم شایانی پیاچوونەوەیە. لەگەڵ شۆخان لەتیف خێزانی نەقیب محەممەد دەچینەوە بۆ ماڵەکەی. ڕەنگە کۆی سزادانی تاوانبارەکان بە دڵی ئەوان نەبوو بێ، بۆیە بڕیار وایە تیمی پارێزەرانی کەیسەکە کۆ ببنەوە. ئیتر شۆخان دەیەوێت مناڵەکانی وا ڕابهێنێت نەقیب محەممەد لە ئاسمانە و نایەتەوە. جگەرگۆشەی دووەممان 3 مانگ دوای شەید بوونی نەقیب محەممەد لەدایک بوو، بەڵام یارانگیان زۆر متعلق بوو بە باوکیەوە لەبەرەوە کە ئەو کارە ساتەمان بەسەرهاو بە پرسوڕاوێژ بە پسپۆڕی دەرونی چوون بە جەلەسات قسەی بۆ کراوە کە تێیگەین کە چیتر نەقیب محەممەد لەگەڵ ئێمە ناژی. مانگی 12 2021 نەقیب محەممەد و سێ لە هاوکارەکانی لە بنکەی پۆلیسی بەرەنگار بوونەوەی تونند و تیژی دژیژنان دەچنە ناوچەی تانجەڕۆ لە سلێمانی بۆ دەستگیرکردنی داواکراوێک. لەوێ دەستڕێژی گولەیان لێ دەکرێت و نەقیب محەممەد گیان دەبەخشێ و سێ هاوکاریشی بە سەختی بریندار دەبن.